سڵاو ئەم کاتتان باش نیوەڕۆی ئەمڕۆ لە گەڕەکی تێراوی شاری هەولێر قوتابخانەی مەولەوی بنەڕەتی بەهۆی گومانبوونی لە هەندێک لە فەرمانبەر و مامۆستان و خوێندکارەکانی بە توژوم بە کۆڕۆنا داخرا. داخستنی ئەم قوتابخانەیە لە کاتێکداە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو ژمارەی توژمانی کۆڕۆنا لە هەرمی کوردستان لەگەڵ بەراورد بە چاکبوونەوە زیادی کردووە. لەگەڵەوەشدا باسدە دەکرێت کە لێرە فەرمانبەرێک و 3 مامۆستا و چەند قوتابێک تووشی کۆڕۆنا بوونە. ئەوەی دیارە قفلەکە لێدراوە قوتابخانەکەش سۆڵ کراوە و بە تەواوی خوێندکارەکان و قوتابیان وتراوە کە بچنە ماڵەوە و بە مامۆستایەکانیش وتراوە نێنەداوم هەرچەندە پشکنینیان بۆ کراوە ئەوانەی کە گومانێ دەکرێت، بەڵام تا ئێستا پشکنینەکان بە تەواوەتی دەرنەچوونەوە. یەک بە فەرمی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە یەکلایی نەکردوێتەوە کە ئەم قوتابخانەیە چەند کەس توش بە. سەرەتا لەگەڵکردنەوەی مابڵین قوتابخانە کە بڕیاریان دە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا باسییان لەو کرد کە ئەگەر لە هەر پۆلێک لە هەر قوتابخانێک لە پۆلێکدا یەک خوێندکار و قوتابی توش ببێ پێویستە 14 ڕۆژ ئەم پۆلە دابخرێ و سەرجەمی خوێندکاران و قوتابیانی ئەم پۆلە خۆیان کەرەنتین کرد لە ماڵەوە. ئەگەر لە قوتابخانەیەک 5 کەس 5 خوێندکار و قوتابی بە مامۆستا فەرمانبەرانەوە توش ببێت پێویستە تەواوی قوتابخانەکە دابخرێ بۆ ماوەی 14 ڕۆژ. ئەوانەی کە توش بوونە دوای وەرگرتنەوەی ئەنجامی پشکنینی پشکنینەکانی کۆڕۆنا ئەوان چارەسەر وەرگن و ئەوانی دیگەش کە توش نەبە خۆیان کەرەنتین بکەن. داخستنی قوتابخانەیە لە کاتێکدایە ئێوارەی ئەمڕۆ کاتژمێر 8 شەو تا ڕۆژی دووشەممە هەموو شەوێک تا کاتژمێر 6 بەیانی لە سنووری پارێزگاکانی عێراق قەدەغەی هاتچۆ ڕاگەاندراوە و تا ئەمڕۆ یەکەم ڕۆژە قەدەغەی هاتچۆ لە شارەکانی عێراق دەچێتە بواری جێبەجێکردنەوە لە کاتژمێر 8 ئێوارە تا 6 بەیانی. لەگەڵەوەشدا چاوەڕێ ئەوە دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا کۆ ببێتەوە جارێکی دیکە لە هەفتەی داهاتوو کۆ ببێتەوە بۆی جارشتر بڕیار لەسەرەوە بدە ئایا پرۆسەی خوێندن بەردەوام ببێ یاخودنا. لە کاتی بڕیاردانی کردنەوەی قوتابخانەکان دەرگای قوتابخانەکان ژمارەی توشبووان زۆر بە دابەزی بوو و ژمارەی توشبووان ڕۆژانە بە سەدان کەس چاک دەبەوە، بەڵام وەکو باس بکە لە مای 2 ڕۆژ 3 ڕۆژی ڕابردوودا ژمارەی توشبووان بە بەراورد لەگەڵ چاکبووان زیادی کرد. تا ئێستاش وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە لەسەر داخستنی قوتابخانەیە، بەڵام ئەوەی ئێستا دیمەنەکان دەبینن ئەم قوتابخانەیە داخراوە کەم قوتابخانەیە گوتم دە گەڕەکی تێراوی شاری هەولێرە گەڕێکی زۆر قەڵەباڵغە و بازاڕێکی گەورەشی تێدا هەیە. بازاڕەکە نزیکەی 100 مەتر لە قوتابخانەکە دوورە. لێرە خەڵکێکی زۆری شاری هەولێر سەردانیان بازاڕە دەکەن و گەڕێکێکی هەژار نشین و گەڕێکی ملی شاری هەولێر و گەڕێکێکە لە گەڕەکە هەرە کۆرەکانی شاری هەولێر. بەڵێ ئەوەی دەبینن تا ئێستا دەرگای قوتابخانەکە نەکراتەوە و ئەو زانیارانەی هەن تەنها ئەوەندەن چاوەڕێ ئەوە دەکرێت لە چەند کاتژمێری داهاتوودا لەگەڵ دەرچوونی پشکنینی ئەوانەی کە گومانیان لێ دەکرێت تووشی کۆڕۆنا ببوون. هەم وەزارەتی پەروەردە هەمیش وەزارەتی تەندروستی قسەی خۆیان هەیە ڕوونکردنەوە بدەن. وەکو باسمان کرد ئەگەر ئەوانەی ئەو ژمارەی لە قوتابخانەیە توش ببن ئەوە پێویستە 14 ڕۆژ دەرگای قوتابخانەیە دابخرێ و ئەوانەی کە توش بوون چارەسەر بگرن و ئەوانەی دیکەش لە ماڵەوە خۆیان کە